صداش میاد. صدا. چقدر اسکلت. لەگەڵ بەردەوامی گرژیەکان دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باس لە ئاگەری گەڕانەوە بۆ مێزی گفتوگۆ لەگەڵ تاران دەکات سەرەڕای ئەوەی پێشتر کۆتایی هاتنی ئاگربەستی ڕاگەیاند بوو دوای ئەوەی فەرماندەی ناوەندی ئەمریکا سێنتکۆم هێرشی کردە سەر 90 ئامانجی سەربازی لە ئێران وەک وەڵامێک بۆ تێکدانی ئاسایشی هاتوچۆی دەریاوان لە گەروی هورمز بە وتەی خۆیان ترەمپ ئاشکرای کرد پەیوەندیەکی پێگەیشتووە و تاران خوازیاری ڕێکەوتنێکی نوێیە ئەم لێدوانە لە کاتێکدایە واشنتن پشارە سەربازیەکانی لە ڕێگەی هێرش بۆ سەر بەندەرەکانی چابەهار و بوشەهر و ژێرخانی شەمەند نەفەر زیاد کردووە ترەمپ لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسان هەم گومانی خۆی لە جددیەتی ئێران نیشاندا و هەم دەرگای بۆ دیپلۆماسی بەواڵایی هێشتەوە بۆ مەرجەی تاران بە تەواوەتی دەستبەرداری بەرنامە ئەتۆمیەکەی بێت و هێرشەکانی بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە گەروەکەدا ڕابگرێت سەبارەت بەو گومانانەی لەسەر ئاگربەست و ڕێکەوتن دروست بوون ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەڵێت ترەمپ لە بەردەم 3 بژاردەی قورسدایە کە بریتین لە بەکارهێنانی بژاردەی سەربازی گەماروی ئابووری درێژخایان یان قوبڵکردنی دۆخی ناجەنگ و نەئاشتی ڕۆژنامەکە پێشبینی دەکات قۆناغی داهاتوو جۆرێک بێت لە بەردەوامیدان بە ڕوبەڕووبوونەوەی کورتخایەن و نێوەندگری و دیپلۆماسی ئەمە لە کاتێکدایە سێنتکۆم جەخت لە توندی هێرشەکانی سەر ئێران دەکاتەوە بەپێی راپۆرتەکانی ئەکسیسۆس و میدیاکانی تاران بۆ یەکەم جار ژێرخانی شەمەند نەفەر و پردە استراتیژیەکان لە ناوچەکانی ئاققەلا کراونەتە ئامانج لە بەرامبەردا محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران هۆشداری داوە زۆرداری بە بێ باج نابێت و جەختی کردەوە تاران تەنیا بەپێی ڕێکاری خۆی ڕێگە بە هاتوچۆ لە گەروی هورمز دەدات ئەمەش ئاستەنگی بۆ هەوڵە دیپلۆماسیەکان دروست کردووە هاوکات ڕۆژنامەی واشنتن پۆست دەڵێت کاریگەری جەنگ لە ناوخۆی ئەمریکا بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی وزە هەروەها ناسەقامگیری بازاڕە دارایەکانیش بووەتە بارگرانیەک بۆ ئیدارەی ترەمپ بەتایبەت لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی کۆنگرێس دیموکراتەکان ترەمپ تۆمەتبار دەکەن بەوەی وڵاتی پەلکێشی جەنگێکی ئارەزوومەندانە کردووە کە تێچووی ژیانی لەسەر هاوڵاتیانی ئەمریکی گران کردووە واشنتن پۆست ئاماژە بەوە دەکات کە سیاسەتی نەرمینواندن بەرامبەر تاران شکستی هێناوە هەر بۆیە ترەمپ ئێستا لە نێوان فشاری توندی سەربازی و ناچاری گەڕانەوە بۆ ڕێکەوتنێک کە بازاڕەکان و نرخی وزە هێور بکاتەوە هاوسەنگی ڕائەگرێ سەبارەت بە دۆخی ناوخۆی ئێران گۆڤاری ئیکۆنۆمیست باس لە گۆڕانکاریەکی بنەڕەتی دەکات دوای کۆچی دوایی عەلی خامنەی دەسەڵات لە دامەزراوە ئاینیەکانەوە بۆ سوپای پاسداران گواستراوەتەوە کە زیاتر مەیلیان بۆ بەکارهێنانی هێز هەیە وەک ئامڕازێکی فشار لە دانوستانەکاندا ئیبراهیم ڕەزایی وتەبێژی لیژنەی ئاسایشی نەتەوەیی ئێران هەڕەشەی زلەیەکی تون دەکات بەڵام هاوکات راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە فشاری ئابووری و تێکچوونی ژێرخانەکان خاڵی لاوازی تارانە و دیار نییە تاکەی دەتوانێت لەم ململانەیە بەردەوام بێت.